لە میانی کۆنفرانسا ڕۆژنامەوانەی هاوبەشەکەیدا لەگەڵ سەرۆکوەزیری ئیتالیا جۆسپێ کۆنتێ باس لە مەسەلەی ئێران کرا. سەرۆکوەزیر هاوڕاش بوو لەسەرەوەی پێویستە هەرگیز ڕێگە نەدرێ بە ڕژێمی درڕندەی ئێران ببێتە هەڕەشە و مەترسی ناوچی. داوا لە هەموو وڵاتان دەکەین فشار بخەنە سەر ئێران تا بە تەواوەتی دەستبەرداری هەموو جموجۆڵە زیانبەخشەکانی بێت. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاش پێشوازی لە هاوبەشی ئیتالیا دەکات لەم هەوڵانەدا. بەڵام لە کاتێکدا پرسیاری ئەوەی لێکرا ئایا ئامادەیە لەگەڵ سەرۆکی ئێران حەسەن ڕۆحانی کۆ ببێتەوە، ترامپ گوتی هەر کاتێک ئەوان بیانەوێت ئەمە ئامادەیە کۆ ببێتەوە بەبێ هیچ مەرجێکی پێشوەختیش. ئەو گوتی کۆبوونەوەکان سوودمەندن بۆ نەهێشتنی شیانی گرژی و ئاڵۆزیە مەترسیدارەکان وە کۆبوونەوەی ئەم دوایانەی لەگەڵ ڕێبەرانی رووسیا و کۆریای باکوور نمونەیەکی باشن. بێگومان من لەگەڵ ئێراندا کۆ دەبمەوە ئەگەر ئەوان بیانەوێت. نازانم ئەگەر ئەوان هێشتا ئامادە بنیان نا. لە ئێستادا کاتێکی سەختیان هەیە، بەڵام من کۆتاییم بە ڕێکەوتنەکەی ئێران هێنا. ئەوە سەودایەکی گاڵتەبازاڕی بوو. لەو بڕواایەدام لە کۆتاییدا ئەوان دایانەوێت کۆ ببنەوە. بەڵام پاشان لە میانی وتووێژێکدا لەگەڵ کەناڵی تەلەڤیزیۆنی CNBC وەزیری دەرەوە مایک پۆمپێۆ گوتی ترامپ ئامادەیە لەگەڵ ئێرانیەکان کۆ ببێتەوە، بەڵام لە کاتێکدا کە گۆڕانکاری بنچینەیی بکەن لە چۆنیەتی مامەڵەکردنیان لەگەڵ خەڵکی خۆیاندا و ڕەفتارە تێکدەرەکانیان کەم بکەنەوە و ڕازی بن بە ڕێککەوتنێکی ناوکی کە بەڕاستی ڕێگە بگرێت لە بڵاوبوونەوەی چەکی ناوکی. ئەمریکا و ئێران لە ساڵی 1970ەوە لە دەمی دەسەڵاتی کۆماری ئیسلامیەوە ناکۆکن. ترامپ ئەو تووڕەبوونەی لە مانگی 5 زیاتریش کرد کاتێک لەو ڕێککەوتنە کشایەوە کە لە ساڵی 2015 ئێران لەگەڵ 6 وڵاتی زلهێزی جیهانیدا ئەنجامیدا بوو. سەرۆک ترامپ داوای ڕێککەوتنێکی بەهێزتر دەکات کە ببێتە مای کۆنتڕۆڵکردنی ڕەفتارەکانی ئێران و لە ناوبردننی بەرنامە ناوکیەکەی. سەرۆکی ئێران هۆشداری ئەوەی داوا ڕێبازەکانی ترامپ ڕەنگە ببێتە مای شەڕێک کە دایکی هەموو شەڕەکان بێت و ترامپیش وەڵامێکی تونتری دایەوە. بەڵام سەرکردەیەکی باڵای لەشکری ئێران ڕۆژی پێنجشەمە گوتی هێزەکەی ئامادەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر ئاستەنگێک کە لەلایەن ترامپەوە ڕوو بدات. جەنابی ترامپی قومارباز پێت دەڵێم ئێمە نزیکین لێتەوە لەو شوێنەی کە هەر بیریش لێ ناکەیتەوە. کاربەرستانی ئێران لە وەڵامی ترامپدا گوتویانە ڕێگای وتووێژی ڕاستەوخۆ لەگەڵ واشنگتن دەبێت بریتی بێت لەوەی ئەمریکا بگەڕێتەوە بۆ سەودا ناوکیەکەی 2015. حامید ئەبوتاڵیبی ڕاوێژکاری سەرۆک ڕۆحانی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر ڕایگەیاندووە ڕێزگرتن لە مافی ئێرانیەکان کەمکردنەوەی دوژمنایەتی و گەڕانەوە بۆ سەودا ناوکیەکە ئەو هەنگاوانن کە دەشێ بەرەو وتووێژی نێوان ئێران و ئەمریکا بڕۆن. لە ئێستادا ئێران لە خەمی سزای ئابووری ئەمریکادایە زیاتر لە دەسەڵاتە لەشکریەکەی. سزاکان فشاریان بردووە بۆ هەندێک لە کارداریە بیانیەکان لە ئێران بکشێنەوە کە دەشێ زیانێکی ڕشت بگەێنێت بە ئابووریەکەیان.